مناڵی و نازانم هەر حەز و ئارەزوی ئەوم بۆ دروست بووە کە ئیتر ببم بە پارێزەر و لە وڵاتەکەمە ئەو کەسانی کە کێشیان هەیە وەک پارێزەرێکی سەرکەوتوو بۆیان چارەسەر بکەم. تا سەرسامی کاری پارێزەری بەڵێ زۆر. حەزەکەی لە چ بوارەکە لە چ کەیسێکی پارێزەریدا کار بکەیت؟ وڵا بەشی تاوان زۆرم حەز لێیە کاتێککە بڕیارەی کە ئەو کەسە چۆن جۆرە تاوانێک وەرگێت. بەڵێ ئەم پۆشاکت لەکوێ بوو؟ وەڵی خاڵمە. خاڵە پارێزەرە؟ بەڵێ. باش دەوترێت کاتێک کە کچێک دەبێتە پارێزەر تەنها بەرگری لە مافەکانی ژنان دەکات. تۆ بە یەکسانی ئامادەی ئەگەر بوویتە پارێزەر بەرگری لە مافی ژنان و پیاوان بە یەکسانی بکەیت؟ شەر نییە کە ئافرەتێک بێتە پارێزەر تەنها بەرگری لە مافی ئافرەتان بکە. زۆر ئافرەتی کەم بینیوە. نا من بڕیارمەوە کە بە یەکسانی هیم بکەم چۆن بڵێم بەرگری لە مافەکان بکەم. ساڵ لە چ قۆناغێکی خوێن؟ لە قۆناغی 11ی زانستیم لە ئامادەی ڕەنگین ئیشەڵا ساڵێکە بە سەرکەوتووی ئێرە بەجێ هێڵم یان قۆناغی 11ی زانستی. تا ئێستا ئامادەکاریت کردو ساڵی داهاتوو کۆنمرێ بەدەست بێنیت؟ ئەکید ئامادەکاریم کردووە و ئیشەڵا بە ئیزنی خوا.